بەڕێ سەرۆکی یەکێتی چاوپێکەوتنیکی پێرەشەو کردووە ئەوەی لە ناخی بوو توێتی ئێوە ئەگەر قسەکان ئەسەلمێنن کێشەکان چارەسەرەکەن نایسەلمێنن دوو ڕێگە لە بەردەمتانە وەکو پارتی یان وەڵامی بدەنەوە بە بەڵگەوە وەڵامی بدەنەوە یان داوای کۆبوونەوەی بەپەلە لە بینی هەردوو حیزبەکە بکەن یا حیزبی تر بکەن بە شایەتی یا چۆن ئەبێ چۆنتان پێ باشە مومۆیەوە ئەبێ لەسەر ئەو قسانە بۆستن نابێ ئەو قسانە تێپەڕێ بە بێوەستان بە بێت یەکدانەوە و لە نەتیجە بەبێ ئەوەی چ جانبێکی قازانجی یەکگرتن و چارەسەرکردنی کێشەکانی تایە ئەو جانبە وەربگرن جانبەکانی ترش بە سەراحەت لەگەڵیان قسە بکەن بەش بە حاڵی خۆم ساڵەهای ساڵ لەگەڵ پارتی مفاوەزاتم کردووە لە شاخەوە بۆ شار لەگەڵ حکوومەتی عێراقیش مفاوەزاتم کردووە لەگەڵ دەوڵەتانی ئیقلیمیش مفاوەزاتم کردووە یعنی تکاکەم من بەش بە حاڵە خۆم تکاکەم ئەوە چەندین ئەندامی وەکتیبی سیاسی پارتی دانیشتۆ لە عێراق لە منطقی حکومڕانیەوە سەیری مفاوەزاتی سیاسی مەکەن ئێوە زۆرن بەڵێ زۆرینەن کەس ناتوانێت ئینکاریتان لێ بکە کە ئێوە زۆرینەتان هێناوە